بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام من ڕیاز کاکە مەحموود خۆشحاڵ و بەختەوەرم لە پرۆگرامێکی نوێی بەرنامە باس و خواست بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە لە باس و خواستی ئەمڕۆمەدا باز لەوە دەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن داوای مافەکانمان بکەین و چۆن مافەکانمان وەرگرین. بەپێی تیۆری ماسلۆ یا سێگۆشەی ماسلۆ هەموو مرۆڤێک لە کۆمەڵگەدا دەبێ خاوەنی پێویستی یا مافە سەرەتاییەکانی ژیانکردن بێ. هەمیشە دەسەڵاتداران یا دەسەڵات دەبێ دابینکەر و جێبەجەکاری مافە سەرەتاییەکانی مرۆڤ بێ، هەر لە خواردن و ئاو و کارەبا و جادە و ڕێگەوبان و کۆمەڵێ شتی دیکە. ئەمانە ئەرکن لەسەر دەسەڵات و پێویستە وەکو مافێکی سەرەتایی بیان بەخشێ بە ژێردەستە و جەماوەرەکەی. لە ئەگەری جێبەجێ نەکردن یا زەوتکردن و نەهێشتن و دابین نەکردنی ئەم مافانەدا ئیسلامی پیرۆز چۆن ئەم پەیوەندیە بە زیندوی دەهێڵێتەوە و وا لە دەسەڵاتدار و لە حکومەت و لە خاوەن پێگەکان دەکات کەوا بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵبستن و چۆن جەماوەر و خەڵک فێر دەکات کەوا بۆ داواکردنی مافە ڕەواکانی خۆیان داکۆکی لە خۆیان و مافەکانیان بکەن و بەرەو دەسەڵات بچن و داوا لە دەسەڵات بکەن و سکاڵا لای دەسەڵات تۆمار بکەن. ئەو هەنگاوانە کامانن کە مرۆڤەکان جەماوەر لە کۆمەڵگەدا بۆ دابینکردن و وەرگرتنەوە و داواکردنی مافەکانیان دەیگرنەبەر و ئایا یەکەم هەنگاو بە چی دەبێت پاشتر بەرەو چیە ڕێ و بەرەو چیە ڕوا و لە کۆتاییدا تا چه ئاستێک دەڕوات. لە ئەگەری جێبەجێ نەکردن و دابین نەکردنی مافەکان لەلایەن دەسەڵاتداران و حکومەت و کاربەدەستانەوە ئیدی جەماوەر چه ڕێگە چارەیەکی لەبەردەستدا دەمێنێتەوە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دلێر حەمەکا کەبرا مامۆستای ئاینیم کردووە. پێکەوە تاوتوێی ئەم پرسە دەکەین. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سوپاس بۆش دەستی خۆتۆش خۆش بێ. زۆر سوپاس. مامۆستا سەرەتا پەیوەندی نێوان خاوەن ماف کە جەماوەرە لەگەڵ ئەو کەسەی کە مافەکەی لایە کە بریتە لە دەسەڵات چ پەیوەندیەکە و ئیسلام چۆن ئەم پەیوەندیە ڕێکخستووە؟ بەناوی خوای گەورە درود و سڵاوات لەسەر گیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. سپاس بۆ ئێوەش بۆ ئامادەکردنی بەرنامە و خۆی بەرنامەکە کە باس لە ماف ئەکەین. ماف چەمکێکی فراوانە، یعنی وشەیەکە زۆر فراوانە. ئێمە نابێ بەڕاستی کورتی بکەینەوە. زۆر جار کە خەڵکان و بگرە دەسەڵاتداریش کە بە هەڵا ئەڕوا ماف وا سیر ئەکا کە ئەنەما ماف تەنها شتێکی بچووکەوە بۆ شەخصێکە. ماف وشەیەکی زۆر فراوانە، يعني ئەگەر سەرەتا بتوانانی بەس تەنها پێناسیەکی ماف بکەی بۆی کە بزانی ماف چییە. ماف دەوتێ هو شيء ثابت دون الريب هو النصيب الواجب سواء كان للفرد أو الجماعة. يعني ماف شتێکی سابتە، يعني ئەبێ ماف بوونی هەبێ نابێ گوماناوی بێت، نابێ بوترێت تۆ خاوەنی پارەیەکی بەڵام لە دوایە نەبیتە خاوەنی ئەو پارێ. يعني مافی تۆ کە خاوەنی حڕیەت و ئازادی و ژیانی دەبێ هەد بێ، يعني نابێت دوونە ڕێی بێ، نابێت گوماناوی بێت. یان ئەو تاکە بەشێکی توێ واجبە. ماف ئەوەیە کە هەموو مرۆڤێک بەشی خۆی هێ واجبە دەبێ هەی بێت. جا ئەو مافە بۆ فەرد بێت یا بۆ تاکێکی شەخص بێت یان بۆ دەوڵەت و یان بۆ میلەتێک بێت دەبێ هەبێت. و ماف تەنها بۆ مرۆڤ نییە، هەر بۆکو ڕوونکردنەوەیەک ماف دەبێ بدرێ بە هەموو ئەوانەی کە ڕۆح لەبەرن لە حیوانات، لە هەموو لە دارەکانیش کە ئەوە دوایی پشتیوان بەخوای گەورە ئەگە بکرێ باسی ئەو مافانەش ئەکەین بۆ ئەوەی زۆر جاری وایە زوڵم نەک لە مرۆڤەکان ئەکرێ، زوڵم لەوانەش ئەکرێ کە مرۆڤەکان ئیشیان پێیەتی، چونکە ئێمە دار ئیشمان پێێتی نابێ زوڵمی لێ بکرێت، دەبێ مافی ئەویش بدرێ بۆی مافی ئێمەی پێ بدرێت. جا ماف چەمکێکی فراوانی هەیە. ئێمە لێرا دەڵێن دەبێ ماف بدرێ بە هەموو مرۆڤەکان، نابێت گوماناوی بێت بەڵکو دەبێ بەشێکی واجبە دەبێ هەبێت، نابێت بوترێ هەتە و بەڵام لە دوایە ئەو بەشەی پێ نەدرێت. ئەوە لە ڕوانگەی تەنها زۆر باشە. مامۆستا کێ ماف دابینەکە، کێ مافەکە ئەدا بە جەماوەر، بۆچی و لە هەمان کادا بۆچی پێدانی ئەم مافە ئەم بەرپرسیارەتە دراوەتە دەست کۆمەڵە لە خەڵکان؟ خۆی ماف کە ئەدرێت دەست هەندێک خەڵک لە ژیان نایە. ئێمە کە کاتێکە لە ژیانە ئەژین دەبێت لە ژیانیشان مافەکەی خۆمان وەربگرین، ئەوە شتێکی ڕاستە. ماف کێ ئەیدات؟ ئێمە پێش هەموو شتێک هەندێک بنەما هەندێک مافەن کە دەبێت بدرێت. جا ئەو کەسە دەسەڵاتدارە، حکومەتێکی ئیسلامیە، دەسەڵاتدارێکی بێ ئەلمانیە،
جیاوازی نیە دەبێ ئەم مافانە بدرێ بەم خەڵکانە لەلایەن هەر کەسێکەوە بێ واجبە لەسەری و پێشتر باسمان کرد بەشێکی واجبە دەبێ بدرێ بەو خەڵکانە جا ئەو مافانەی کە ئەبێ بدرێت چین یعنی نابێت کە دەوترێت مافێکی ذاتی مرۆڤەکان یعنی لێ جیان نابێتەوە وەکو چی مافی ژیان یعنی ناکرێت یعنی ئەوەی کە ئەبێ ئینسان بژی ئەمە مافێکی ذاتیە لەم مرۆڤە نابێ لیجا بکرێتەوە ناکرێت مرۆڤێک خوای گەورە تەقدیری داناوە بژی مرۆڤێکی تر بیکوژێت دەبێ بژی بۆیە ئەم مافی ژیانە کە گەورەترین بەشێکە کە دانراوە دەبێت مرۆڤەکان حەقی خۆیانی پێ بدرێت جا لەلایەن کێوەیە هەر کەسێکەوە بێت نابێ ئەو مافە بخورێت کە ژیانە یعنی چی بخورێت یعنی نابێ بکوژرێت نابێ برسی بکرێت نابێ وەهای لێ بکرێت ئەم نەفەرە ئەوەندە برسی بکرێت لە حیبەت تا بچێ خۆی بکوژێت نابێ ئەم نەفەرە ژیانی لێ بسەندرێتەوە بۆ ئەوەی بڕوا پەنا بۆ شتێکی تر بەرێکە ژیانی ئەکەوێتە خەتەریاتەوە بۆیە ئێمە لە ئیسلامە خوای گەورە زۆر ئیحتیمامی داوە بە ژیانی مرۆڤەکان هەڕەشە لەو کەسانە ئەکا کە کەسێک بە ناحەق ئەکوژن و حتا خوای گەورە بانگی بێبڕواکانی ژەکات دەڵێ وەرن ئەی پێغەمبەری قەسەم تۆ بە ئەهلی کتابەکانش بڵێ وەرن ئێمە با ڕێ بکەوین بۆ لەسەر چی لەسەر ئەوەی کە ئێمە شرک بۆ خوای گەورە بڕیار نەدەین و لەگەڵ دایک و باوکمانە چاک بین ولا تقتلوا أولادكم من إملاق با مناڵەکانیشمان لە ترسی برسیەتی نەکوژین بەبەستن پێی مافی ژیانە ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق أو نفسش كخواي جور ما في جياني بيداوة با إما بناحق نيان كوجين أما إسلام زۆر داکۆکی ئەکا لە مافی ژیان جا دەبێ مرۆڤەکانیش ئەمە پەیڕەو بکەن ناکرێت کەسێک ئەگەر بڕوای بە دینی ئیسلامیش نەبێت بڵێن ئەم کەسە مادەن بڕوای بە دینی ئیسلام نییە با خەڵک بکوژێ بۆی نییە چونکە ئەمە مافێکە ئەو ناتوانێت لە توی بسێنێتەوە بۆیە لە حەدیثێکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە زەوال الدنيا أهون عند الله من قتل مؤمن بغير حق ئەفەرمێ ئەگەر هەموو دنیا تێک بدەی بەسەریەکە هەموو دنیا ماڵەکان هەمویان بڕوخێنن لای خوای گەورە زۆر ئاسانترێکە لەوەی نەفسێک بە ناحەق نەفسێکی ئیماندار بە ناحەق بکوژی ئەمە چی دەرئەکەوێ لەم حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مافی ژیان یەکێک لە یەکەم خاڵ کە زۆر گرنگە کە دەبێ ئیسلام مافی پێداوە ژیان دەبێت دەسەڵاتداران و خەڵکان و هەموو کەسێک ماف بە ژیانی مرۆڤەکان بن حتا ئەوانەی کە ئەبنە هۆکاری کوشتنی مرۆڤەکان ئیسلامە حرام کراوە ئانی ئەوانەی کە ئەبنە هۆکاری کوشتنی مرۆڤەکانی ژووک و پێغەمبەری خوا لە حەدیثێکە ئەفەرمێتی من حمل علينا سلاح فليس منا بۆ سیلاح زانایان دەفەرمون لە تەفسیر و حەدیثە یعنی هەشتێک مرۆڤ بکوژێت حرامە ئینسانی مسلمان بەرامبەری براکەی بەرزی کاتەوە بۆ چونکە لە ژیانی پێ ئەکاتە کۆتایی بۆیە نابێت ئەوەش حرام کراوە حتا ژیانی مرۆڤ ئەمەندە لای خوای گەورە گرنگە کە ئینسان بژی نابێ ئەو مافی کە ژیانە هەیەی لێی بسەندرێتەوە لە شەرعە ئارەق حرامە لە شەرعە گۆشتی بەراز حرامە لە شەرعە مردارۆبوو حرامە بەڵام زانایان دەفەرمون هەر کاتێک مرۆڤێک گەشتە ئەو حاڵەتەی لە تونیا خەریکە ئەخنکێت هیچ شتێک نییە بیخوا ئەتوانی قومێک ئارەق بخواتەوە بۆ تەنها بۆ ئەوەندەی پێی بژی یعنی حرامەکان حەڵاڵ ئەبن لە کاتی ضروریاتی ئەوەی کە مرۆڤەکان بژی ئەوەندە ئیسلام ئیحتیمامی بە ژیانی مرۆڤەکان داوە یان لە برسیەتیە خەریکە ئەمرێت ئیسلام شەرع زانایان حەڵاڵیان کردووە کە مرۆڤ گۆشتی مرداربوو بە ئەندازەی پێویست ئەوەندەی کەلاشەی بمێنێتەوە و نەمرێت ئەمانت یعنی کۆمەڵە حەدیث و ئاەتەکانی ئاەتێکن تەنها خوێندنەوە نییە ئەمە شتی لە پشتەوەیە ئەمە گەورەی مرۆڤ دەرئەخاک گەورەی مافی مرۆڤ دەرخاک کە مرۆڤ دەبێت بژی نابێت بمرێت ئێمە شتێکمان هەیە شێخ حەسەنی خەرقانی کابرایەکی بەناوبانگ بووە باز لە چی ئەکا باز لەوە ئەکات دەفەرمون لە خانەقایەکی هەبووە خانەقای ئەم پیاوە ئەم شێخ حەسەنی خەرقانیە لەسەر دەرگاکەی چی نووسیوە تەنها نووسیویەتی هەر کەسێک بێرا ڕۆی نانی بدەنێ مەپرسن ئیمانی هەیە یان ئیمانی نییە
هەندێک لە موریدەکانی هاتن وتیان یا شەیخ تۆ ئەمە قسەیەکە ئەیکەی بەڕاستی چۆن ئەبێشتی وا بووترێت ئێمە ئەو کەسی ئیماندار نەبێت چۆن ئینانی بینێ ئەویش فەرمووی خوا بە گەورەی خۆی ڕۆح چەندە شیرینە ئەی بەخشێ بە مرۆڤەکان نانێک کە هیچ نییە ئێمە چۆن ئەتوانی لیان قەدەغە بکەین. ویستمەوە پرسیارە بکەم نابێت لە پێدانی مافیا لە وەرگرتنی مافا جیاوازی لە نێوان مرۆڤەکانە بکرێت بە حکمی جیاوازی ئایدۆلۆژیا و بیر و باوەڕ و ڕنگ و زمان و کۆمەڵێشتی دیکە وەکەواتە وەرگرتنی ماف لە نێوان هەموو مرۆڤەکاندا وەکو یەک وایە ئەوەی کە ئێمە وەکو لە ڕوانگەی ئیسلامەوە قسە ئەکەین ئیسلام هیچ کاتێک جیاوازی نەکردو لە بینی چینەکانە لە بینی ڕەنگەکانە لە بینی حتا ئەوەی کە ئەم لە وڵاتێک و ئەو لە وڵاتێکی تر بووە ئیلا مافی خۆی پێدراوە. حەزەکەم لە ئەوە سلمانی فارسی دیارەکە خەڵکی فارس بووە ئەم کەسە کە هاتووەتە وڵاتی حیجاز و لە مەکە و لە مەدینە ماوەتەوە لە خزمەتی پێغەمبەری خوا بووە صلی الله علیه وسلم. دەڵێن جارێکیان لە مەجلیسێکە هاوڵەکان ئەیانەوێ شانازی بکەن بە عەشرەت و بنەماڵە و شوێنی لەدایک بوونیانەوە لە مەجلیسێکا دائنیشن باز دەکەن تۆ کیت و کوڕیکی هەوەیەکەیەکە من کوڕی فڵان کەسم و عەشرەتی فڵان کەسم ئەوەندە بنەماڵەین هەتا ئەگاتە سەر سەلمان پێڵێن تۆ کوڕیکەی دەڵێ ئەنا ئیبن الئیسلام. تقریبا هاوڵەکان پێکەنینێکیان دێت ئەم هەواڵە دەکاتە لای ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ دەڵێن ئەی عومەر ئەم کابرا سەلمان قسەیەک ئەکا دەڵێ وتێتی چی دەڵێ پرسیارمان لێ کردو تۆ کوڕیکەی دەڵێ من کوڕی ئیسلامم. ئیمامی عومەر فەرمووی صەدەقە سەلمان ئەنا ئیبن الئیسلام سەلمان ڕاست دەکا منیش کوڕی ئیسلام جیاوازی نییە ئەم مافەی کە خوا داوێتی مافی ژیان و مرۆڤایەتیە مافی ئەوە نییە کە تۆ شانازی بکەی بەسەر کەسێکی ترا یعنی ئیسلام هیچ کاتێک جیاوازی لە بینی وڵاتەکانیشان نەکردووە. ئەو حەدیسەکە کە ئەفەرمێ لا فەرقە بین العەرەبی ولا عەجەمیە وفەرقی بینی ڕەش و سپینیە ئیلا بەچی نەبێ بە تەقوا نەبێ کەواتە هەموو کەسێک واجب هەموو کەسێک مافی ئەوەی هەیە کە مافی پێ بدرێت جا یەکێک لەو مافە گرەگانەی کە ئێمە تۆزێک لەسەری ئەڕۆین بۆ ئەوەی ئێستا ئێمە لە زروفێکین ئەم مافە پێشێل ئەکرێت کە مافی ژیانە. ژیانیش تەنها پەیوەست نییە بە ئەوەی کە ئەم کابران نەمرێ نەیکوژم جاروای تۆ برسی ئەەکەی هەرچ کاتێک کەسێکت برسی کرد ئەو کاتە ئەگەر ئەو پەنا بەرێ بۆ خۆ کوشتن ئەوە کەواتە تۆ کەسێکت کوشتووە کەواتە تۆ مافر لێ زەوت کردووە. ئێمە حتا لە نەک ڕۆحەکان ڕۆحی مرۆڤەکان ڕۆحی ئاژەڵەکانیش کە مافێکیان هەیە لە ئیسلامە دەبێ حەقی پێ بدرێت چونکە ئەوە دەرکەوتووە ئێستا بۆ حرام کراوە کە ئەو ئاژەڵانە بکوژێت نابێت دەبێ بمێنێن لەبەر ئەوەی ئەوە بابەتێکە لەوچێ پەیوەندی بە ئیختیساسی ئێمە نیە چونکە ئەوانش بەشێک لە ژیان پێگەهێنن ئەگەر بێت و ئەو حیوانات و ئاژەڵ و باڵندانە نەمێنن ژیانی مرۆڤەکانی شتێک ئەچێ بۆیە پێغەمبەری قەسەم دەفەرمێ مەیان کوژن. ئەوەمان زۆر بیستۆک و بیرخستنەوەیە بۆ بینەرانی بەڕێز ئێمە ئافرەتێک هەبووە کە بەهۆی چیوە چۆتە ناو ئاگری جەهەنمە بۆی کە پشیلەیەکی سجن کردووە خواردنی پێ نەداوە. یعنی پشیلەیەک ئەگەر تۆ خواردنی پێ نەدەی ئەی ئەگەر مرۆڤێک تۆ خواردنی لێ بگریتەوە دوای ئەوە ئەم مرۆڤە پەنا بەرێ بۆ خۆ کوشتن یان پەنا بەرێ بۆ کارێک کە ئەبێتە هۆی لە ناوچوونی خۆی و منداڵەکەی کەواتە ئەوە هەر بۆ هەمان شێو ئاژەڵاتیش مافیان هەیە یان ئەگەر بێت و تۆ ماف بەی بە ئاژەڵەکان وەکوەوەی کە ئافرەتێک بەهۆی سەگێکەوە خوای گەورە خستیە بەهەشتەوە کە زانایان دەفەرمون ئەو ئافرەتە هەر ئەسڵەن نوێژیشی نەکردووە تەنها ئەو جارە بەلای بیرێکا تێپەڕیوە سەگێکی بینیوە کە ئەو شێوازەی دەربڕیوە کە ئاژەڵان دەری ئەم بەتایبەتی سەگ کە زوبان دەریهێنن دەلالەتە لەسەر ئەوەی کە تونیانە ئەم ئافرەت دەچێتە ناو بیرەکە بە پێڵاوەکانی خۆی ئاو دەردەهێنێت چەند جارێک ئاو ئەدا بەم سەگە بۆیە پێغەمبەری خۆسەم دەفەرمێەوە لە قەومەکان لە پێشووی ئێمە بووە خوای گەورە بەهۆی ئەمەوە خستێتە ناو بەهەشتەوە بۆیە ماف دەبێت بدرێ ئەگەر هی مرۆڤەکان بێت ئەگەر هی ئاژەڵان بێت ئەگەر هی دار و درەختیش بێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە فەتحی مەکە ئەکا دەفەرمێ کاتێک کە ئەچنە ناو مەکە ئێوە چی مەکەن مناڵ مەکوژن ژن مەکوژن بەتەمەنەکان مەکوژن دار مەبڕن بۆ چونکە ئەویش مافی ئەوەی هەیە کە بژی ئەم دارش بۆیە دەبێ بمێنێتەوە حتا وەکو ئەویش مافێکی خۆی پێ بدرێکەواتە مرۆڤەکان جیاوازیان نییە دەبێ مافیان پێ بدرێت بە هەموو چینەکانەوە جا ئەگەر ئەم مرۆڤە دانیشی شارە
نابێت جیاوازی بکرێت بەڕاستی ئەوەی جیاوازی کە ئەمێدرێت لە بینی دوو شارە ناحەقیەکی گەورەیە ئەوەی کە لەم شاردانیشێ و لە شارێکی تر دائانیشێ ئەم ژیانی خۆش ئەو ژیانی ناخۆشە ئەوە ماف پێشێلکردنی مافە ئەوانەی کە دەبیندرێت خەڵکانی لادەیەک لەگەڵ کەسێکی ناحەیەکە بۆ نمونە زیاتر ماف بی بەو مافەکەی ئەم پێشێل بکەی ئەمانە لە ئیسلامان نییە ئەوەی کە ئەم مرۆڤە ئەیکات ئەوە پێشێلکردنی مافێکە دەبێت نەمێنێت بەڵام لە ئیسلامە ئەو چینایەتیە جیاوازیە نییە بەڵکو بە یەک چاو ئیسلام سەیری هەموو مرۆڤەکانی کردو و مافی بە هەمووشانی داوە نمونەشمان زۆرە بۆی کات نەبوو. مامۆستا دابینەکردنی مافەکان و پێشێلکردنیان وەکۆڵێ چەسانەوەی خەڵکی بە نەپێنەدانی مافەکانیان تا چەند پەیوەندی بە نەبوونی دادپەروەری و عەدالەتیشەوەی بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرموودا ئەفەرمێ یەکەمین کەسێ کە لە ژێر سێبەری عەرشی خواشە دەبێ ئیمامی عادل لە زۆر فەرموودەی دیشدا وەسف و مەدحی ئیمامی عادلەکە بوونی دادپەروەری و عەدالەت نابێتە زامنی دابینکردنی مافەکانیش واتە گەر لە وڵاتی ئێمەدا دادپەروەری و عەدالەت بوونی هەبووە ئەو کاتە هیچ مرۆڤێ بێمافە بوو؟ طبعا ئەوە بەتەئکید ئەگەر لە هەر شوێنێکە لە هەر وڵاتێکە کە ئێمە ئەگەر بکرێت زیاتر باسی وڵاتەکەی خۆمان بکەین لەگە وڵاتە ئەگەر عەدالەت هەبێ کە عەدالەتیش بە چی معنایەک دێت عەدالەت واتە یەکسانی بە ئەوەی کە تۆ بە یەک چاوسەیری هەموو مرۆڤەکان بکەیت ئەگەر ئەمە هەبێت لە وڵاتێکە نەخێر ئەو کاتە مرۆڤەکان هەندێکیان برسی نابن هەندێکیان تێر بن هەندێکیان ئەوە ناخۆن ئەوەندە ڕابکەن بۆی نانەکان هەزم بکەن هەندێکیش ئەوەندە برسینین هەتاوەکو چەند کیلۆمەترێک ئەبڕن بۆی کە نانێک پیا بکەن ئەگەر عەدالەت هەبێ ئەم دوانە نامێنێت نە ئەوەندەی زۆر خۆر ئەمێنێت نە برسیش ئەمێنێ بۆ چونکە بە حەقی خۆی ئەم کەسە ئەم شتەی پێدرێ بەڵێ زۆر ڕاستە عەدالەت ئەگەر هەبێت و هەرچەندە لە ئیسلاما زۆر ئیهتیمام دراوە بەوەی کە مرۆڤەکان عادل بن کە مرۆڤەکان عەدالەت بن ئەو کەسێک هاتووە کە یەقەی پێغەمبەری خوا ئەگە ساسم پێی دەفەرمێ ئەی محەممەد عادل بە ئەوی دەفەرمێ دایکت دووات بۆ بکات جا من ئەگەر عادل نەبم پێ عادلە بێ خۆی عادل بووە عەدالەت بووە یەکسانی نوان بەرجەستە کردووە لە بینی مرۆڤەکانە کە ئێمە نمونەمان زۆرن بۆیە بەڵێ ڕاستە عەدالەت هەبێت لە هەر وڵاتێکە ئەو کاتە ژیان بەرەو خۆشی ئەڕوا من پێم خۆشە باز لەو مافانەی تر بکەین کە مرۆڤ دەبێ هەیبێت یعنی بەڕاستی ئێمە وتمان بۆیە زۆر لەسەر ئەوە ماینەوە مەسەلەی ژیان بوو چونکە ئێمە ئینسان کە ئەگەر بژی مافەکان تری وردە بۆی بەدەزێ بەڵام ئەگەر تۆ ڕۆحت لێسەندەوە ئەو کاتە چی ئەەکەی لەوەی کە تازە تۆ کوشتوتە مافی چی پێدەی یعنی تۆ کە بیکوژی هەرچەندە شەهیدانی بۆ بڕیتەوە هیچ ئیسفادەیەکی نییە ئێمە باز لەوەکین دەبێت کەسێ بژی بەڵام ژیانێکی بەعیزەت و سەربەرزانش بەڵام ژیانێک بێت کە شایستەی مرۆڤە ئێمە باز لە مرۆڤ ئەەکەین باز لە مرۆڤی مسلمان ناکەین هەموو مرۆڤێک شایستەی ئەوەیە کە بژی ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە لە مەکە ئەچێتە ناو مەدینە لە مەدینە جوولەکەی لێبووە یعنی پەلاماری جوولەکەکانی نەداوە وتێتی وەرن با ئێمە ڕێ بکەوین یعنی هاوپەیمانی لەگەڵا بەستون بۆ ئەوەی بژین نەیەشتووە کەس پەلاماری جوولەکەکان با بەڵکو وتێتی وەرن با بژین یعنی ژیان لە ئیسلامە زۆر زۆر گرنگە یەکێتر لەو مافانە کە بەڕاستی دەبێ مرۆڤ هەی بێت پێی بدرێت ئەگەر پێی نەدرا دەبێ بسەندرێت جا ئەوە شتێکی خاڵێکی زۆر گرنگە ماف دەبێ بدرێ یعنی نابێ منت بکرێ بەسەر مافدانا من دەدژێنم ئەگەر من ئاوت پێدەم من ئەکارەبات پێدەم من پارەت پێدەم بەڕاستی ئەمە هی منەتکردن نییە دەبێ واجبە وەکو باسمان کرد هو نەسیب الواجب بەشێکی واجبی مرۆڤەکانە دەبێ بدرێ ئەی ئەگەر نەدرا دەبێ بسەندرێت جا ئیترەوە شێوەکەی ئینشاڵڵا لە کۆتایە باسی یەکەین یەکێتر لەو مافانەی کە دەبێ بدرێت مافی ڕێزە یعنی ناکرێ مرۆڤێک لە ژیانە ئەژی بەس ڕێزی لێ ناگریت ڕێز لە تعبیری ئەوەی کە بیر و باوەڕێکی هەیە یان ئەوەی کە بیرکردنەوەیەکی بە شێوازێکی تر هەیە ئێمە خوای گەورە بەعام لە قورئانە فەرمێکی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئێمە ڕێزمان گرتووە لە نەوەی ئادەم نەیوتۆ ڕێزمان کردووە لەو مرۆڤانەی کە بڕوایان بەخوا هێناوە نەیوتۆ ڕێزمان لەو کەسانە کردووە کە تەنها چاکن لەگەڵ ئیسلامە بەڵکو دەڵێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم وحەمەلناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا مرۆڤەکان خوای گەورە ئەوەندە ڕێزی لێناوە لەگەڵ هەندێک لە دروستکراوەکانی ترا جیاوازن ئێمە ئێستا چیمان هەیە لەگەڵ مرۆڤەکانی ترا هەندێک هەن تەنها
شکل و شێوەیان هەیە بەڵام مرۆڤەکان شکڵیان هەیە شێوەیان هەیە ڕۆحیان هەیە عەقڵیشیان هەیە بۆیە مرۆڤەکان جێ ئاکرێنەوە خوای گەورە ڕێزێکی زیاتری لێناون کە چییە عەقڵە جا ئێمە دەبێ ئەم عەقڵەی کە خوا داوێتی بە مرۆڤەکان نابێ مافی ئەم عەقڵەش پێشێل بکرێت بۆ نمونە کەسێک تعبیرێکی هەیە تعبیری ڕائێکی هەیە ئەم ڕائێ دەرئەبڕێ یان لە ناو گروپێکەوە دەڕوا بۆ ناو گروپێکی تر پێشتر هەتا ناو ئەم گروپە بووە ئەمە خەباتکار بوو و کەسێکی زۆر چاک بووە دوای ئەوە دەبێتە بەعسی بۆ نمونە یعنی ئەمە پێشێلکردنی مافی ئەم مرۆڤەیە تۆر کەرامەتی وشکاندووە ڕێزی وشکاندووە نابێت بەم شێوازە ئێمە ئەگەر بین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێکی مرۆڤەکان ئەوەندە ڕێزدارن نەهی کردووە لەوەی مرۆڤێک ئەگەر دای لە مرۆڤێک بانەدا لە دەم و چاوی نەها عن ضرب الوجه لأنه موضع الكرامة پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێن نەهیم کردووە لە ئێوە نەدەن لە دەم و چاوی یەکتری بۆ چونکە دیارە ئەم کەسە بۆی کەرامەتی نەشکێت نەوتری ئەوە چییە بۆ واد لێ هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێن نابێت ئێوە ئاوەها بکەن بدەن لە دەم و چاوی یەکتری وتمان ئەم عەقڵەی کە خوا داوێتی بە مرۆڤ دەبێ مرۆڤەکان مافی عەقڵی بەرامبەر بدەن نابی ئیستیزای پێ بکرێت تۆ لە فڵان شوێنیت ئەوە بەڕاستی هەر تەواو فەوتای یان بۆ نمونە تعبیری ڕێیەکی هەیە کە حەز ئەکا وڵات بەم شێوازە بڕوا تۆ گاڵتەی پێ بکەی یان پەشیمان ئەبێتەوە لەو گروپە لەو بەرنامەیە لەو دینە دێتە سەر دینێکی تر یعنی ئەگەر ئێمە جوولەکە بە شتێک زۆر ناسرااو بووە کاگرێز بەوە ناسرااو بووە کە هەر کاتێک تۆ لەگەڵ یابوو بێتیت پیاوی چاک بوویت هەر کاتێکی ژوازت لێ هێنابێ ئەنواع بوختانیان بۆ کرد عەبدوڵای کوڕی سەلام کە مسلمان وەکو عەبدوڵای کوڕی سەلام ئەو ئەگەر ئیسە بینەران بیستویانە بۆ ئێمە زۆر دووباری ناکەونە کە عەبدوڵای کوڕی سەلام ئەوە بەسەراتەکەی هەیە کاتێک کە دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم طبعا یەسێ پرسیار ئەکا ئەمجا مسلمان ئەبێ بەڵام پێی دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مسلمان ئەبم بەڵام جوولەکەکانی قەومەکەم بەڕاستی بوختانم بۆ ئەکەن ئەویش پێی دەفەرمێ بڕۆ پشتی ئەو پەردە و پاشا من قەومەکەت بانگ ئەەکەم و جوولەکەکان و دەڵێ دەربارەی عەبدوڵای کوڕی سەلام دەڵێن چی دەڵێ کوڕی چاک و کوڕی پیاو بوو کوڕی پیاو بووە بە حەو پشتیادێن هەتاوەکو زۆر چاک بووە دوایی دەڵێ ئەی چی ئەڵێن ئەگەر مسلمان بوو بێ دەڵێ قەت شتی وا ناکە هاوار لە عەبدوڵای کوڕی سەلامەکە دێتە دەرە و شایەتمان دەهێنێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تاکوتنایی خوای گەورە پاشان بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەوە محەممەد و نێدراوی خوای پاشان پێی دەڵێن تۆ کوڕی پیاوی خراپی وکو تۆمان هەر نەبینیوە یعنی ئەمە مەبەستمان چییە لە نمونەیە بەڕاستی ئەمە لە وڵاتی خۆمان و لە زۆر لە وڵاتەکانە ئەگەر لەگەڵم بی دۆستمی ئەگەر لەگەڵیشم نەبی دوژمنمی ئای ئیسلام ئەم تێڕوانینەی هەیە نە ئیسلام ڕێزی گرتووە لە فکر و ئاڕای هەموو مرۆڤەکانی تر هەچ کاتێک تۆ بە چی شێوازێک بیر ئەەکەیتەوە بیر بکەرەوە ئێمە لە دینی ئیسلامە مەسیحیەت مسلمانێک گەنجێکی مسلمان ئەتوانێت ئافرەتێکی مەسیحی بێنێت گەنجێکی مسلمان ئەتوانێت ئافرەتێکی مەسیحی بێنێت لەبەر چی بۆ بەعەکسەوە ئافرەتێکی مسلمان ناتوانێت لە دینی ئێمە ناتوانێت شووبکا بە گەنجێکی مەسیحی لەبەر چی بووە ئەمە تەنها لەبەر ئەوەی ئیسلام ڕێزی ئافرەتی ئەوان ئەگرێت کاتێک کە ئەم ئافرەتە مەسیحیە شوو ئەکا بە کوڕێکی مسلمان لە شەرعا دروست نییە پێی بڵێ دەبێ بی بە مسلمان بەڵکو تەنها تبیانی لەسەرە ڕوونکردنەوەی دینەکە ئەمە دینی ئێمە ئاوایە ئەگەر بکرێت مسلمان بی شتێکی چاکە بەڵام ناتوانێت بڵێ هەرە بێ مسلمان بی و پاشان لە ئێمە ڕێز لە چی ئەگرین ڕێز لە پێغەمبەرەکەی ئەویش ئەگرین کە عیسایە ڕێز لە خواکەی ئەویش ئەگرین کە خوای گەورەیە بەڵام ئەوان بە پێچەوانەوە ڕێز لە کێ ناگرن ڕێز لە محەممەدەکەی ئێمە ناگرن ڕێز لە پێغەمبەرەکەی ئێمە ناگرن صلی الله علیه وسلم بۆیە ئێمە ئیسلام دایمە ڕێزی لە بیر و باوەڕی بەرامبەر و بیرکردنەوەی مرۆڤەکان ترگرتووە بەکە بە مافێکی شەرعی ئەزانێ کە ئەو مافە پێشێل نەکات دەسەڵاتی سەردەمی مسلمانان دەسەڵاتی ئیسلامی تا چەند پلەبەندی و وەکو ئەڵێ پلەبەندی کردووە بۆ پێدانی ماف بە خاوەن مافەکان بۆ منە جیاوازینە لەوەی کە تۆ پیاوێکی پیری پەککەوتەی نەخۆش زۆرتر و باشتر پێداویستی پێ بدە یان بۆن خاوەن پێداویستەکان کە توانە هیچ کرێکاری و شاگردی و کۆمەڵی ئیشی تریان نییە یان بەونە منداڵێکی لاواز
کە ئیسلامی پیرۆز زۆر جەختی کردوتە لەوەی کە ماڵی هەتی و نەخورێ بە خۆڕایی. ئیسلامی پیرۆز چۆن پلەبەندی کردووە لەو کەسانەدا یان بۆ ئەو کەسانی کە پێویستە لە پێشە مافیان بدرێتێ و ئەو کەسانە کێن؟ بەتاکید ئێمە ئیسلام لەوە ئەچێت بەتە هەواش بووە هەندێک خەڵکانێک هەبوون زیاتر ئیحتیمامیان پێدراوە بەڵام نەبووتە ئەوەی کە ئەم نەفەرە لەبەر ئەوەی ئالوبەیتی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم. یعنی ئێمە کێشەکە لێرایە کاتێک کە مافێکی زیاتر بە کەسێکی تر ئەدرێت لەبەر ئەوەی خزمی فڵان کەسە. ڕاستە حتا ماسا عومەری کوڕی خەتابە لە جارێکە غەنیمە پێش دابەژەکە 3000 درهم بە ئوسامەی کوڕی زەید دەدات و 1500 بە عەبدوڵڵای کوڕی. ئەمانە دوایش بە عەبدوڵڵا ئەڵێ باوکی ئەو لە باوکی تۆ بەڕێزتر بووە چۆن خۆشی لای پێغەمبەر لە تۆ خۆشەویستتر. بەڵێ زۆر ڕاستە. جا ئێمە قسەکەمان لێرە ئەوەیە ئەگەر ئیسلام شتێکیشی کردبێت لەسەر ئەوە نەبووە کە لە نزیک بووە لە دەسەڵاتەوە بەڵکو لەبەر ئەوە بە خزمەتێکی زیاتری کردو بە دینەکە. یعنی ئێمە کێشەمان لەگەڵ ئەوان نییە. ئێستا لە وڵاتی ئێمەشە ئەگەر بێت و کەسی ڕێزی زیاتری لێ ئەگیرێ بۆ نمونە ڕاتب و معاشەکەی زۆر زیاترێک بێت و چەند جارێک زەوی وەربگرێت و چەند جارێک سەفەری وڵاتانی پێ بکرێت لەبەر ئەوەی ئەم سابقەیەکی هەیە لە چییە؟ لەوەی کە ئەم کەسە کەسێکی زۆر چاکە و خزمەتی وڵاتی کردووە. ئەوە کێشەیەک نییە بەڵام ئیسلام لەسەر ئەم بنەما ئیشی نەکردووە. ئیسلام لەسەر ئەو بنەمایە ئیشی کردووە کە بەڵێ ئەم کەسە خزمەتی کردو بەڵام ئێستا بە پێچەوانەوە زۆر بەداخەوە ئەگەر هەتاوەکو تۆ زۆر نزیک نەبی زۆر جار ئەژووترێ بەخوا هەتاوەکو زۆر هەوڵ بەی خەڵکانێک بناسی لەو نزیکانە بۆی ئیسفادەی زیاتر بکەیت. ئەمە نەعەدالەتیە، ئەمە پێشێلکردنی مافی مرۆڤەکانی ترە. یعنی هەر کاتێکە تۆ مافێکی زیاتر بە کەسێکی تر ئەدەی مافی کەسێکی ترت خواردووە. جا ئەوە لە ئیسلامە ئەگەر جیاوازیەکیش بکرێت لەبەر ئەوە بووە کە پێشتر لە ئیسلامە خزمەتێکی تری کردووە نەک لەبەر ئەوە بووبێت کە ئەولادی پێغەمبەری خوا بووە صلی الله علیه وسلم ئەمە لەبەر ئەوە بووە کە خزمی سەحابەکان بووە تەنها لەبەرێک کە خزمەتێکی زیاتری کردووە. مافێکی تریش هەیە کە ئەبێ بدرێت ئەگەر نەدرا دەبێ بسەندرێت چونکە ئێمەوە دووبارە ئەکەینەوە چونکە ئەوەی مافی بوون بە خاوەن ماڵە. یعنی ناکرێت مرۆڤ کە ئەژی تەنها پێویستی بە ژیان نییە ڕاستە ژیان سەرچاوی هەموو شتەکانە بەڵام کە ئەژی پێویستی بەوەیە کە ڕێز لە بیر و باوەڕی بگیرێت پێویستی بەوەیە کە ڕێز لە کەرامەتی بگیرێت کە ئەمە مرۆڤێکە ڕێزی لێ بگیرێ و پاشان هەموو مرۆڤێک لە ژیانە مافی ئەوەی هەیە ببێتە خاوەنی ماڵ. یعنی ناکرێت ئێمە لە وڵاتێکا بژین کەسێک خاوەنی 3 ڤێلا بێت کەسێکی شتەمەنی 65 ساڵە تا ئێستا زەویەکی نەبێت. ئەبێ ئەم مافە بۆ یعنی بۆ وایە ئایا ئەم کەسە زۆر عەقلی تیجارەتی زۆر باش شتێکە لەم کەسە نە ئەم کەسە ئەوە تا دەستی لەوە ئەچێت تێخی پێوە نەما بێت ئەوەندە کاسبی کردووە بەڵام ئەگونجێ بەرنامەیەکی جوان نەبوو بێت بۆ ئەوەی کە ماف بدا بە کەسێکی ترکە ببێتە خاوەنی ماڵ. بۆیە هەموو کەسێ مافی ئەوەی هەیە کە لە وڵاتەکەی خۆیان بێتە مافی ماڵ و دەبێ ئەو ماڵەشی بۆ بدرێتی لەسەری تاپۆ بکرێت و دەبێ شتێکی گوماناوی نەبێ ماڵەکە بەڵکو هەر بە حەقیقی پێی بدرێت. پێم خۆشە نمونەیەکم خوێندەوە حەزەکەم ئەو نمونەیە هەر باز بکەم کە بەڕاستی نمونەکە لای من زۆر شتێکی جوان بوو. ئەم محەممەد بن ڕاشد ئال مەکتوبەی کە سەرۆکی وڵاتی ئیماراتە دەڵێت لە کتێبێکی هەیە بە ناوی ڕوئیەتیک دەڵێت جارێکیان ئەم کە ئەم سەرۆکی وڵاتی ئیماراتە محەممەد بن ڕاشد ئال مەکتوبە دەڵێ ڕۆژنامە نووسەکانی ئەو وڵاتی ئەوروپی و خارجی و ئەمانە داوە دەکات لە ماڵەکەی خۆیان بۆ ئەوانیش پرسیار ئەکەن. یەکێک لە ڕۆژنامە نووسەکان تەبعاً بە بۆنەی دامەزراندنی ئەو وڵاتەوە بووە یەکێک لە ڕۆژنامە ئەمریکەکان دەڵێ پرسیاری لێیەکە ئەڵێ باشە ئێوە لە وڵاتی ئێوە کەسێک هەیە کرێکی بێت وتی کەس نییە کرێکی بێت وتی چۆن ئەگونجێت شتی وا وتی ئەی چۆن وتی لەبەرۆی ئیماراتیەکان و ئەم خاکە خاکی خۆیانە چۆن ئەبێت لە خاکی خۆیانە ئەرزێکیان نەبێت لە خاکی خۆیانە خاوەری زەویەک نەبێت. پاشان ئەڵێ دەیجا باشە ئەوە سبەی ڕۆژێمە وەکو وڵاتی ئیمارات شەڕمان کرد کەسێک کە کرێچیە چۆن ڕوون بێ پێی بڵم بڕۆژ دیفاع لە وڵاتەکەم بۆ بکە. بۆیە ئەمە مافێکی سەرەکی هاوڵاتیانە دەبێت ئەم هەموو هاوڵاتیەک مافی خۆیەتی کە خاوەنی مڵک بێت مڵکدارێتی پێ بدرێت دەبێ هەشی بێت. ئێمە حەز ئەەکەم شتێکی تر هەیە باسی بکەم بەڕاستی
وڵاتانی غەرب وڵاتانی ئەوروپا لە ساڵی 10 سپتەمبەری 1940 ڕینێکیان دەرکرد بەیاننامەیەکی بۆ مافی مرۆڤ کە چی بکرێت چی بە مرۆڤین بدرێت. حەز ئەەکەم ئەمە بۆچی ئەم کۆبوونەوە کرا، یعنی هۆکاری کۆبوونەوەی ئەم دەوڵەتانە چی بۆی کە بەیاننامەیەک دەربکەن جارنامەی نەتەوەی یەکگرتوەکان بۆ مافی مرۆڤ. هۆکارەکەی چی بوو؟ دەزانی هۆکارەکەی بەڕاستی چی بوو؟ هۆکارەکەی هەموو ئەو شەڕ و کوشتارە بوو کە لە جەنگی جیهانی یەکەم و دووهەما ئەکرا. هاتن کۆبوونەوەیەکیان کرد بۆ ئەوەی چیتر مرۆڤەکان نەکوژێن، بەڵام ئێستەشی بەدواوە بێت مرۆڤەکان دەکوژێن، مرۆڤەکان خاوەنی ماڵی خۆیان نین و مرۆڤەکان کەرامەتیان دەشکێندرێت و مرۆڤەکان ڕێزیان لێ ناگیرێت. بۆیە هۆکارەکەی ئەوە بوو کە ئەو هەموو شەڕە زۆرە کرا. هەر بۆ معلوماتی بینەرانی بەڕێزیش، مرۆڤ لەسەر دەستی کێ کوژراوە؟ بەڕاستی لە دەسەر دەستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مرۆڤەکان نەکوژراون، بەڵکو مرۆڤەکان لە ساڵی 1970 هەتا وەکو ساڵی 2007 100 ساڵ قەرنێک دەوترێت 250 ملیۆن هاوڵاتی کوژراوە. ئەمانە هەمووی لە چی شەڕێکا کوژراون؟ لە شەڕی ئیسلاما بوو؟ نە، ئەمانە هەمووی لە شەڕەکانی مەسیحیەت و ڤێتنام و لە شەڕی جوولەکە و لە شەڕی ئەمریکا و لە شەڕی رووسیا و ئالەمانە کوژراون. ئەمانە دوایی هاتوون، ئەمانەی سووریا و عێراق بەڕاستی بەدەستی ئەمان بووە. بەڵام ئەوەی هەیە لە دوای ساڵی 2000ەوە وڵاتان تێگەیشتن ئیتر نابێ ئێمە 250 ملیۆن لە یەک بکوژین، دەبێ ئێم جارە کوشتنەکانمان ببینە وڵاتانی ئیسلامی. بۆیە لە دوای ساڵی 2000ەوە بە زیاتر شەڕەکانیان هێنا ناو وڵاتانی ئیسلام بۆ ئیتر ئەمان بکوژرێن. دەی ئێمەش دەڵێن ئێمە ژیان مافی خۆمانە بۆ بکوژرین، بەڵکو ئەگەر هەچ کاتێک بکوژرین با لەسەر حەقی خۆمان بکوژرین کە داواکردنی مافەکانی خۆمانە. ئەوە بەڕاستی مافی مرۆڤ پێشێل ئەکەن لە هەمان کاتا جارنامەی مافی مرۆڤش دێنن، هەتا وەکو ئێستش ئەوان هیچ کاتێک ئامادە نەبوون کە ئەو هەموو خەڵکە ئەکوژرێ بێنە جواب، بەڵکو بە چەکەکانی ئەوان مرۆڤەکان دەکوژرێت، بە چەکەکانی ئەوان منداڵەکان بە کیمیاوی ئەدرێن و ئەسووتێندرێن. ئەمانە مافی مرۆڤ لەکوێ و پاشان کوشتن لەکوێ؟ ئەمە بەڕاستی ئەو پەڕی ناحەقیەکە کە دەکرێت بەرامبەر بە مسلمانان کە ئینشاءڵڵا ئومێدەوارم پشتیوان بەخوای گەورە مسلمانان لەو پەڕی بەخەبەر بێنەوە، بەخەبەرن، یعنی بەس چی بکەن؟ زیاتر نەخەونەوە جارێکی تر کارێکی وا نەکەن کە دوژمنان و ناحەزان بێن ئەو مافانە لە ئێمە زەوت بکەن بیبەن بۆ خۆیان، بەڵکو دەبێ ئێمە لە وڵاتانی ئەوروپا زۆر زیرەکتر بین. بەڕاستی ئینسانی مسلمان نابێت داماو بێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمی ئینسانی مسلمان نابێت لە کونێکەوە دووجار مار بیکەزێ. یعنی ئێمە جارێک کە بۆمان سەلما و وڵاتان دەیانەوێت خوێنی ئێمە بمژن و خوێنی ئێمە بڕێژن، جارێکی تر دەبێت ئێمە چی بکەین؟ هەموو مسلمانان دەستپەنە ناو دەستی یەک بەرامبەر بەو ناحەزانی کە دەیانەوێت بەرامبەر بە ئێمە ئەو خراپەکاریانە ئەنجام بگێن. زۆر باش مامۆستا، ئیسلامی پیرۆز چۆن مرۆڤەکان فێریەوە دەکات کە داوای مافەکانی خۆیان بکەن، وەکوڵەیە ئەو ڕێکار و هەنگاوانە کامانن کە مرۆڤێک لە ئەگەری پێشێلکردن و هەستکردن بە پێشێلکردنی مافەکانی و دابینەکردنی مافەکانیدا ئەو هەنگاوانە چین کە پێویستە وەکوڵە بە تەدریجی بیگرێتە بەر بۆ ئەوەی بگاتەوە بە مافەکەی خۆی. ڕاستی ئێمە وەکو مسلمان دەبێ وەکو باسم کرد وتوریا بین، زیرەک بین، و ئێمە زۆر جار ئەوم دووبارە کردوتەوە لە زۆر شوێن و لە وتار و لە شوێنەکانیشا ئێمە خوای گەورە زۆر جار مخاتەبە لەگەڵ عەقڵی ئێمەکە. زۆربەی ئاەتەکان ئەفەلا تەدەبەڕون ئەفەلا تەعقیلون، یعنی ئەمە بۆ چییە؟ بۆ ئەوەیە ئێمە خوای گەورە هیچ کاتێک نایەت دەستی مرۆڤەکە بگرێ و بڵێ بڕۆ ئەوە بکەن، بەڵکو عەقڵی پێداوین. ئەم عەقڵە دەبێ وا لە مرۆڤەکان بکە خاڵبەندی بکە بۆ ژیانی خۆی. یعنی زروفێک کە دێتە پێشەوە چۆن ئینسانی مسلمان داوای مافی خۆی بکە، بەچی ڕێگەیەک بڕوە؟ ئایا خوای گەورە دێ بێ بڵێ یەکەیەک عادی وەرە بڕۆ ئەمە بکە؟ نە، خوای گەورە دەفەرمێ بەرنامەیەکم بۆ هێناویت کە قورئانە، بۆم داناویت و جسمێکی جوانم پێداوی، عەقڵێکی باشم پێداوی، بڕۆ بیرکەرەوە بزانە چۆن داوای مافەکانی خۆت ئەەکەی. بەڕاستی ماف ئینسانی مسلمان وەکو باسمان کرد دەبێت ئەگەر نەدرا دەبێ بسەندرێت. چۆن بسەندرێ؟ بەچی ڕێگەیە؟ یەکەم ڕێگەی ئینسانی مسلمان بەڕاستی دەبێ ڕێگەیەک بکرێتە بەر کە لە بەرژەوەندی داواکار و داوا لێکراوە، یعنی کارێکی وانەکا کە ببێتە هۆکاری خراپ بەکارهێنان، ئەمە بکرێت، داواکاری بکرێت بە شێوازێکی جوان و بە شێوازێکی جوان تەقدیم بکرێت بۆ ئەو کەسەی کە داوای لێ ئەکرێت.
ئەمە خاڵی یەکەم ئەگەر کرا داواکاریەکان جێبەجێ کرا شتێکی زۆر چاکە نیعمە عەلا نیعمە ئەگەر ئەمە نەکرا پاشان مرۆڤەکان بێن جارێکی تر کۆ ببنەوە و ڕاوێژ بە خاوەن ئەزمونونەکان بکەن ئێمە چی بکەین ڕێگەکان بگرینە بەر بەڵام ئەگەر بێت و بە چەند ڕێگایەک نەگرا مافەکان نەسەندرایەوە بەڕاستی ئەو کاتە مرۆڤەکان حەقی خۆیانە پەنا بۆ هەموو شتێک برن ئێمە زۆر جار شتێکمان وتووە من لە وتاری جمعەش باسم کردووە یعنی ئەگەر هەر تەشبیه نەبێت حیوانێک یعنی پشیلەیەک بێنی لە هۆدەیەکا درگای لێ قایمکەی نانی پێ نەدەیت ئاوی پێ نەدەیت بیشی ترسێنی جارجار و هەڕەشیشی لێ بکەیت بە پشیلەکەش بڵێ ئەگەر لە پەنجەرەکەش وەستەر دەبێنی شتێکرد لێ یەکەم ئایا ئەم پشیلە چی ئەکا لەو کاتا چی ئەکات یعنی ئەگەر تۆ ئەو زەختە لەو بکەی لەو کاتە ئەگەر ئەوەندە فرسەتێکی بۆ دەست بکەوێ بەڕاستی مافی خۆی وەرئەگرێتەوە لەوەی کە زوڵمی لێ کردووە جا چ جای ئەوەی کە ئەگەر مرۆڤێک تۆ شتێکە حەقی خۆیەتی بەڕاست شتێکە حەقی خۆیەتی چییە عنی مرۆڤ داوای چی ئەکە عنی سم مرۆڤ خەڵکی کوردستانی ئێمە داوای چیەکەن کاگرێت بەڕاستی داوای ئەوە ناکەم بچنە سەر کورسی یعنی ئەگەر ئێمە بیرمان بێت لە 2009 خەڵکی داوای چی ئەکا داوای ئەوە کا دەڵێ چاک بە مافم بەرێ داوای ئەوە کا دەڵێ با ئەوەی کە بۆ خۆت هەیەنی ئەوەندەش بی بە من داوای ئەوە کا کە دەڵێ با تۆزێک ژیانم خۆش بێ یعنی هیچ کاتێک داوای ئەوەی نەکردووە کە بڵێت تۆ لەسەر ئەم کورسیەدا وەزە با من بێم بەڵام ئەگەر تۆ هەر داواکاری ئەەکەی بە شێوازێکی جوان بە وەرەقە و بە تەقدیمکردنێکی جوان پاشان بە کۆبوونەوەیەک پاشان بە فشار دروستکردنێک لە ڕێی ناوخۆ و لە ڕێی نێودەوڵەتیەوە پاشان فشار دروستکردنێکی تر لە ڕێی ئەوەی کە جادەیەک بگیرێ ئەگەر ئەمانە هیچ حساب بۆ نەکرێت ئەو کاتە دەبێت مرۆڤەکان بەڕاستی لە کاتی برسێتیان مرۆڤ هار ئەبێت یعنی ئێمە بە حکمی ئەوەی کە جارجار خەڵکانێک دێنە لامان سیقە و متمانە هەیە سواز بۆ خۆی بە مامۆسایانی ئاینی بەڕاستی خەڵکانێک هاتوون وتوێتی مامۆسا من وەڵڵاهی 4 دانە مانگە کرێ خانوم نەداوە شیریش نییە پارەش نییە بیکڕم بۆ شیر بۆ مناڵەکەم یعنی ئەمە تۆ چی ئەەکەی لەوەی کە پێی بڵێ نابێ هیچیش بڵێ یعنی تۆ ناکرێ بڵێ من نەنانت پێدەم نە ئاوت پێدەم نابێ هیچیش بڵیت جا خەڵکانێکی تیش بەڕاستی هاتوون داوای 10,000یان کرد مامۆستا ئەگەر کەسێک هەیە 10,000م باتێ هەتا مانگی داهاتوو 10,000 یعنی 10,000ەکە بۆ چیتە وەڵی دەم بە 2 قوتو شیر بۆ مناڵەکەم بۆی چیتر نا ئەی باشە ئەمە قوتوشیرەکەت کڕی ئەی باشە چی ئەەکەی لە نان چی ئەەکەی لە ئاو چی ئەەکەی لە پارەی کارەبا چی ئەەکەی ئەمانە بەڕاستی شتانێکی تر کە ڕوبەڕووی ئێمە ئەبنەوە ناکری ئێمەش لێرا بڵین هیچ مەڵێن با هەر بۆ شێوازە بێ و نمونەی تریش بەخوا زۆر کە خەڵکان هاتوونەتە لای ئێمە بەڕاستی حد گریاون بێتاقەت بوون مامۆستا ئەگەر ئەکرێ بەخوا داوا ناکەم بمداتی بەس بە قەرز باشە دوای چۆن قەرزەکەی ئەدەیتەوە وەڵی تر بزانم چۆن ئەبێ یعنی 350,000 بۆ کەسێک کرێکی بێت پارەی ئاو با پارەی کارەبا بە مناڵەکەی شیری بۆ بکڕێ ئەی چی یعنی بەڕاستی بەشی هیچ شتێک ناکات لەم هەمان کاتیشا بڵێ تۆ ئەبێت هیچ شتێک نەکەی نابێت داواکاریش بکەی و نابێت تووڕەش ببی جا ئێمە ڕۆژی چوارشەمە وەکو زانایان کۆبووینەوە بەیاننامەیەکمان دەرکرد یعنی بەڕاستی بە ئەرکی سەرشانی خۆمانمانزانی مامۆسایان لەم حاڵەکاتە نابێ بێدەک بێ چونکە ئێمە نەوەی ئەم میلەتین و ئێمە کوڕی ئەم میلەتین و ئەو کەسانشی کە ئەچەوسێنرێنەوە کوڕی ئێمن برای ئێمن باوکی ئێمن خوشکی ئێمن دایکی ئێمن ئێمەش بە هەمان شێوە برا و کەسوکاری ئەوانین نابێ ئێمە لێرا بێدەنگبوونێک پەردە بهێنی بەسەر بێدەنگبوونا و ئیتر ئێمە بێدەنگبوون هەڵبژێرین ئێمە ڕۆژی چوارشەمە دەستخۆشیم هەیە بۆ لقی سلێمانی یەکێتی زانایانی یانی ئیسلامی کوردستان کە کۆبووینەوە لەگەڵ هەر سێلانی ئیسلامیەکەی تریش بەیاننامەیەکی چاک دەرکرا ئەو پەڕی پشتیوانی کرا لە داواکاریەکانی مافی خەڵکی کە دەبێت داواکاریەکانیان بدرێت نابێ لێیان زەوت بکرێت کە ئەوە بە ئەرکێکی سەرشانی خۆمان مانزانی پەیامیشمان هەبوو بۆ دەسەڵات کە نابێ ئاوەها خوێنی مرۆڤ بڕێژێندرێ لەسەر بینا بەڕاستی بینا دروست ئەبێتەوە بەڵام خوێنی مرۆڤەکان ئەم مرۆڤانەی کە دەمرن کە دەکوژرێن کە شەهید ئەبن جارێکی تر ئەم مرۆڤە دروست نابێتەوە ناکرێت گەنجێک یەکەم ڕۆژی زانکۆیەتی هاتووە داوای مافی خۆی ئەکا پارەی نییە بۆ ئەوەی پارەی زانکۆکە بدات کە 100,000 هاتووە داوای مافی خۆی ئەکا شەهید ئەکرێت بەڕاستی ئەوە جێی ئەسەفە جێی داخە و ئێمە پاشان پەیامیشمان بوو کە بەم شێوازە وەزعەکە ئاوەهای لێ نێت با بە شێوازێکی باش بێت هەوڵ بدرێت پەنا نەبرێت بۆ توندوی تیژی هەم لەلایەن خۆپیشاندەرانەوە ئەوانی کە داوای مافی خۆیان ئەکەن داوای زوڵم ناکەن و هەم لەلایەن دەسەڵاتدارانیشەوە بە شێوازێکی تون
وەڵام نەدرێنەوە وتیشمان بەڕاستی ئەم خەڵکە دام و دەستگا حکومەکان نەسووتێنن چونکە ئەوە مڵکی گشتی بەڕاستی دەبێت پارێزکاری لێ بکرێت چونکە سبەی ڕۆژ ئەگەر ئەوانش بڕۆن هی ئێوەیە جا ئەبێ دوای خۆتان بە پاری خۆمان هەندی سەر لەنوێ تەعمیلی بکەینەوە ئەوە دەبێت مافی مرۆڤەکان بە هەموو شێوازێک بە یەکسانی ئیسلامی پیرۆز چۆن لۆمەی ئەو کەسانە دەکات چۆن بەگژە ئەو کەساندا دەچێتەوە کە مافی خەڵکی زەو دەکەن بۆ نمونە موچە و دەرامەت و کارەبا و ئاو و خۆشگوزەرانی خەڵک دابینکردنی جادەی خۆش دابینکردنی خانوو بۆ ئەو کەسانی کە کرێچین چۆن لەگەڵ ئەو هەموو سەروەت و سامان و دەرامەت و کانزا و ژێرخانە ئابووریەش کە هەیە بۆ چۆن بەگژ ئەو کەساندا دەچێتەوە کە بۆ خۆیان و عایلە و بنەماڵی خۆیانی بەکارێن خۆی ئیسلام کەم باسی ئیسلام ئەەکەین تەبعەن بۆ بەرنامەی ئێمەیە وەشانازیشی پێوە ئەەکەین لەبەرەوەی لە ژێر سایی ئیسلامە ئێمە کەرامەت و ماف و ناموسمان پارێزراوە بۆ بەڕاستی و بەهۆی ئیسلامیشەوە عیزەتمان پێدراوە و ئیسلام هاتووە زەمی ئەو کەسانە ئەکات تەبعەن ئەوە زوڵمە نەدانی ماف ئەچێتە خانەی زوڵمەوە زوڵمیش هەر کاتێ زوڵم کرا لە مەزلوم دەبێت چاوەڕێی چی بکات پیاخەمبەر خۆ دەفەرمێ بترسن لە دوعای مەزلومەکان دەبێت ئەگەر دوعاتان لێ بکەن ئەوە بینیمان بە چاوی خۆمانەوە یعنی سەدام حوسێین کە ئەو پەڕی دیکتاتۆر بوو چی کرد بە بەڵکو هەرچەندە ئەو هەندێشتی هەبوو نەیکرد تەنها نەعەدالەتێکی لە کوشتنا هەبوو نەعەدالەتێکی لە هەندێشتا هەبووی نا مەسەلەی بژێوی ژیان زۆر باش بوو لە هەندێک دەسەڵاتداری تر چی لێ هاو یعنی نمونەی ئەمانە ببێتە نمونەیەکی زیندوو کاتێک کە خوای گەورە باسی فیرعون ئەکا کە خۆی بەخوازانیوە و هەموو دەسەڵات لە لای خۆی بووە خوای گەورە تەرمەکەی دەهێڵێتەوە تا ڕۆژی قیامەت بۆ ئەوەی خەڵکانی تر دەرزی لێوەربگرن جا ئیسلام چۆن ئەڕوانێتە ئەو زوڵمانە ئیسلام بەڕاستی بە زەمێک شەرمەزاری ئەکا و بەڵکو تاوان و سزای عقوبەی گەورەشی بۆ دانراوە بۆ ڕۆژی قیامەت ئەوانەی کە زوڵم ئەکەن ئەزوڵمات و زوڵمات و یوم القیامە هەر کەسێ لە دنیا زوڵم ئەکات لە ڕۆژی قیامەتە لە تاریکیایە کە ئاگری جەهەنەمە زۆر شیترمان هەیە کە پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم باز لەو کەسانە ئەکات کە زوڵم ئەکات زوڵمەکەی چی لێ دێت مەسیری ئەم زوڵمە هەم لە دنیا خوا تۆڵەی لێ ئەکاتەوە چونکە هەر کەسێ زوڵمی کردبێ ئیلا خوای گەورە لە دنیا تۆڵەی لێ کردوتەوە مەگەر چۆن کەسانێکی کەم ئینا ئەوە بە بەرچاوی خۆمانەوە ئەگەر ئاوا سێرێکی وڵاتانی دەوروپشتی خۆمان بکەین ببین ئەوانەی کە زوڵمیان کردووە خەڵکیان بە ناحەق کوشتۆ کوژدانەوە ئەگەر لە ترسا ڕێیان کردو خۆیان شاردوتەوە لە ئەشکەوتەکانە خۆیان لە ئەشکەوتەکانە خۆیان شاردەوە ئەگەر کوڕی خەڵکیان کوشبێ کوڕەکانیان کوژدایەوە بۆیە ئەمانە ئیسلام زەمی زوڵم ئەکا وە زوڵم بە شتێکی زۆر خراپ دائەنێ بۆیە وتراویش هەموو شتێک لە بەڵام زوڵم بەڕاستی لە ئەستوریا ئەچڕێ ئەوە زوڵم نابێ بکرێ بەڵام هەندێشتیش هەیە کە دەکرێت ئێمە لە وڵاتانی خۆمانە و ئەکرێت ئەمانە نەعەدالەتێکی گەورەیە و خۆکردنە چاوی مرۆڤەکانە کە جاری وایە تۆ بوونە بژێوی ژیانت خراپەکە بۆ ئەوی قەنەعەت بکەی بە تۆزێکی تر یعنی ئەمانەش ئێمە نمونەیەکمان هەیە کە وتراوە کابرایەک هاتووە بۆ لای کەسێکی تویتێتی کورە بێتاقەتم تاوە بێتاقەت بووم بێتاقەتەکەی تۆ چییە؟ وەڵاهی ناژین لە ژوورێکیان 6 نەفەرین دەی چی بکەین کابرا ڕێگە چارەی بۆ دانێ ئەمانیش ئەم بەرنامەیان هەیە کابرا چی بۆ کردو وتێتی بڕۆ گوێدرێژێکش بڕەکە لە ماڵەکە تا دای بنێ دوایی هاتۆ کوروتی هەر ماڵەکەم تاو خراپ بووە وتی بڕۆ مەڕێکیش بکڕە وتی خراپتر بووتی بڕۆ کەڵەشێرێکیش بکڕە کورە وتی خراپتر بوو دوای ئەوە چی پێ ئەڵێ یەتەوە دەڵێ ماڵەکەم کورە هەر تاو خراپ بوو هەر ناژین دەڵێ بڕۆ گوێدرێژەکە بفرۆشە دەڵێ حاڵە چۆن دەڵێ باشترێکم دەڵێ مەڕەکەش بفرۆشە دوای ئەوە کەڵەشێرەکەش سەر دەبڕێت و دەیخۆن دەڵێ ئێستا حاڵت چۆنە دەڵێ کورە هەر ژیانێکمان هەیە چۆن ژیانەکەشی چی بوو ژیانەکە یەکەم جار بوو جا بەڕاستی ئەگەر دەسەڵات نیەتی ئەم کارەی هەبێت بۆ ئەوەی وامان لێ بکە ڕازی بین بە بەشەکەمەکە کە هەرچەندە ئێمە وەکو موسڵمان بە ناحەق ڕازی نابین بە زوڵم ڕازی نابین ئینسانی موسڵمان دەبێت زڵیج کاتی زوڵم قبوڵ نەکا ئەگەر ئەو بەرنامەی هەبێ ئەو ئێمە تەسلیمی خوای گەورەیان ئەەکەین و پاشان خۆشمان جوهودمان ئەبێ بۆ ئەوەی کە بتوانین گۆڕانکاریەک لەو زوڵما بکەین ئەگەر بێت و ئەو بەرنامەیان هەبێت کاتی بەرنامەکەم زۆر کەیماوە کۆتا پرسیارم ئیسلامی پیرۆز خوای گەورە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە قورئان و لە فەرمودا زۆر شەختیان لەسەر حەقی خەڵک کردوتەوە
تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامادە نیە نوێژ لەسەر مردووی بکات کە 2 دینار مافی خەڵکی لەسەر و بە نیازی خواردنیشیە بووە نیازیە بۆ نەیداتەوە و قەرزە و زۆر جار خوای گەورە لە حەقی خۆی خۆشە بێ لە نوێژ و ڕۆژووی خۆی خۆشە بێ ئەگەر بەندەیەنێک بێ بەڵام قەت لە حەقی خواردنی مرۆڤێکی تر خۆش نابێ زەوتکردنی مافی خەڵک نەدانی موچە زیاتر برسیکردنی خەڵک ماڵ وێرانکردنی خەڵک بەجێهێشتنی وڵات لەلایەن گەنجەکانەوە بەهۆی ئەم نابەرپرسیارەتی بەشێ لە بەرپرسەکان ناچێت هەر ئەو چوارچێوەیە کە ئەم مرۆڤانە لە زەوتکردنی مافی خەڵکدا بەکاری هێنن هەر ناچێتەوە چوارچێوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داهاتوویەکی خراپی بۆ ئەم بخۆرانی ماڵی میلەت دیاری کردووە بەتاکید یعنی ئەو مەسەلەی خواردنی ماڵی خەڵکیە خوای گەورە لە حق و مافی خۆی خۆش ئەبێ یعنی ئەوە بەڕاستی پرسیارێکی چاک و پێم خۆش بوو کە باست کرد و جژاندن خوای گەورە لە حق و مافی خۆی خۆش ئەبێ حق و مافی خۆی چی یعنی ئەگونجێ مرۆڤێک نوێژێکی کەم کرد بێت ئەگونجێ مرۆڤێک ئیهمالی لە ڕۆژوا کرد بێت ئەگونجێ مرۆڤێک ئیهمالی لە حەقەکانی خوا کرد بێ بەعام خوا هەر کاتێ ئەم مرۆڤە بەرامبەر بەخوا یەک جار داوای لێخۆشبوون کە خوا لە هەموو گوناهەکانی خۆش ئەبێت لە گوناهەکانی ئەوەی بەرامبەر بەخوا کردوێتی بەڵام ئەو گوناهانەی ئەو مافانەی کە ئەخورێن و هی مرۆڤەکانن مرۆڤێک مافی مرۆڤێکی تر ئەخوا ئەمە خوای گەورە لی خۆش نابێت بۆ ئەم سزا گەورەیەشی خوای گەورە بۆ داناوە دەبێ ئەم کەسە ئیلا دەبێ بچێتەوە بەردەمی قاپی ئەو کەسەی تر کە مافەکەی خواردووە جا ئەگەر دینارێک بێت جا ئەگەر 2 دینار بێت جا ئەگەر زیاتر بێت ماسە تۆ ماڵی ئەگەبرایەکیشت خۆی ئاسانترە توانێت بۆن لە قیامەتە شتێک بیان چاکەی خۆتی بدەیتێ گوناهی ورد بەڵام تۆ خواردنی ماڵی ملیۆنێ کە کوردستان سە بۆمە بۆ 6 ملیۆنە چێ خواردنی ماڵی میلەتێ ئەوەندە قورستر و ناڕەحەتتر نییە بەتەکید ئەو کاتە لی دەرناچێت ئێمە وەیە وتم دەبێ ئەم مرۆڤە کاتێکە مافی کەسێکی تر ئەخوا دەبێ بچێتە تاک بە تاک بچێتە بەردەمی ئەم نەفەرانە تا گردنی ئازاب بکەن ئەگەر گردنی ئازاب بکە ئەگەر گردنی ئازانەکە ئەمە لە ڕۆژی قیامەتە ئەم نەفەرە مفلیس ئەبێت وەکو پێغەمبەری خوا سەڵم کە فەرمیەتی بۆیە بەڕاستی خواردنی مافی خەڵکی زەوتگرتنی مافەکانیان ئەمە تاوانێکی زۆر گەورەیە وەخوای گەورە تۆڵە ئەسێنێتەوە لەو کەسانی کە ئاوەها مافی خەڵکی ئەخۆن جا ئەگەر کاتی و درەنگی هەیە زوی و درەنگی هەیە جا ئەوەتا یان زوو یان درەنگ بەڵام مهم ئەوەیە مرۆڤەکان کە زوڵمیان لێ ئەکرێت بێدەنگ نەبن لە زوڵمەکانیان بە چەند شێوازێکی جوان بە چەند شێوازێکی مەدەنیانە و ئەوەی کە ئێمە ئیسلام بووی دانای وەکو مرۆڤ ئێمە داوای مافی خۆمان بکەین و ئەوەشمان بیر نەچێت پیغمبری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئێوە براکەتان سەر بخەن ئەگەر زاڵم بوو ئەگەر مەزلوم بوو وتیان ئەی پیغمبری خوا صلی الله علیه و سلم باشە ئێمە چۆن جا ئەوە کابرا کە زاڵمە ئەوەی کە مەزلومە دیارە کە سەری ئەخین بەڵام ئەو کەسەی کە زاڵمە چۆن سەریخین فەرمی دەستی گرە مێڵە زوڵم بکە جا هەر کاتی مرۆڤەکان دەبێت بێن ئەو کەسانی کە زوڵم ئەکەن ماف ئەخۆن دەست بگیرن ئەگەر دەست نەگیرە ئەو کاتە دەبێت هاوار بکرێت ئەو کاتە دەبێت بە شێوازێکی مەدەنیانە داوا بکرێت بۆی مافەکان بگەڕێنەوە بۆ حەق و خاوەن مافەکان مامۆستایان زۆر سپاس دەکەم و سپاس بۆ ئامادەبوونیشە دەستی ئەوەش خۆش بیاخوا ئەوە سەرکەوتوو بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزی شتا بەیەگەشتنەوەی تر بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ